ناوم برهان عبد الرحمن خەڵکی گەڕەشی مام قاسمم لە ساڵی 1940 دایک بوومە. 200 ساڵمە احتیفازمان پێ کردووە لە ماڵ ئێمە، من احتیفازم پێ کردووە، دوای باوکم احتیفازی پێ کردووە، باپیرەم هەر احتیفازی پێ کردووە. ئەم شوێنە هەر خەڵک هاتووە بۆ گەڕەک سێری ینی ئەشیاکانی کردووە، قەدیمەکانی کردووە. مەقەیەتی ئەم شوێنە بن ئیسپادەی لێکەن، ئەتوانن بۆ منداڵیان کوڕیان بۆ کوڕیان کچیان ئەتوانن کتابی تایە بخوێننەوە و کتابی تاریخی تایە، تاریخی جوغرافی تایە، تاریخی کیمیای تایە، فیزیای تایە، هەموو ئەنواعی شت هەیە لێرە. ئەو کاتەی من دڵتەنگە بووم خۆم دێمە ئێرە دەست بە پاکردنەوە یەکەم کتابەکان هەڵدەمەوە ئەزانم چی لێ هاتووە چی لێ نهاتووە. ئەو خەنجەری کۆن هەیە، خەنجەری دەمانچەی کۆن هەیە، شتی کۆنمان هەیە، ئەوانە کتابی کۆنمان هەیە، هەموو ڕسمی ئەو خەڵقانی گەڕەکی مام قاسم قەدیمەکان باوکو و باپیریان هەموو تا لای منە هەیە، هەموو لەم شوێنە. کە پێش ئیزاعە و تەلەڤیزیۆنیش نەبوو هەر خەڵکە هات بۆلام بۆ سێر ئەمە شیانە بکەن. من پیشانیان مەدا کتابم بۆیان دەرەکرد، کتابەکانم پیشان باوکمەی وت بپارێزە، ئەمە شوێنێکی باشە و سوادی لەکەیدا و مستەقبەلی سوادیشی لەکەی. منش احتیفازم پێ کرد حتا ئێستا. ئێستاش من تەسمیلی منداڵەکانم یەکەم، منداڵم ماشەڵڵا زۆرە هەیە.